بەلاوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دەرەوی یاریگا بە ئێوەی بەڕێز و خۆشەویستەکەم. ئازیزانم لە بەرنامەیەم شەوماندا سێ تەوەری گرنگ باس دەکەین کە ئەوانیش تەوەری یەکەمان بریتە لە باسکردن لە یارەکانی جامی سوپەری ئەوروپی کە تێدانی ئەتلەتیکۆ مەدرید بابردنەوەی لە ڕیال مەدرید بۆ سێم جار لە مێژوویدا توانی نازناوەکە بێرێتەوە کە ئەمە یەکەم سەرکەوتنی ئەوروپی ئەتلەتیکۆ مەدریدیش بوو بەسەر ڕیال مەدریددا لە دوای ڕۆشتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ و زێنەدین زیدان. ئەمە شکستی نازناوێک بوو بۆیانی ڕیال مەدرید کە لە ماوەی ڕابردوو و یانەیە لەگەڵ ئەم دوانەدا لە یاریە کۆتاییەکان بەردەوام سەرکەوتنیان تۆمار کردووە. تەوەرێکی دیکەمان باسکردن دەبێت لەسەر دەستپێکی خولەکان کابڕارە سبەینێ خولی ئیتالیا ڕوا خولی ئیسپانیش دیارەکانی دەست پێ بکە بە تایبەت خولی ئیتالی کام ساڵ بەهۆی چوونی کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ خولە و پۆشینی درێسیانە یۆڤانتۆس سەرنجێکی زۆر لەسەر و خولەیە بە تایبەتیش کە سبەی یاری دەستپێک لەلایەن یۆڤانتۆسەوە دەکرێت کاتێک ڕوبەڕوویانی چیڤۆ ڤیرۆنا دەبێتەوە کە ڕۆناڵدۆ لەم یاریەدا ئامادەی دەبێت لە ڕیزی پێگاتەی باگەشتکراوی تیمەکەی ئەلیگریایە بۆ ڕوبەڕووبوونەوەی یانی چیڤۆ کە هەمووانیش ئەمساڵ بە چێژێکی زۆرەوە چاوەڕوانی دەستپێکی خولی ئیتالی دەکەن. هەروە بەشێکی تری بەرنامەکەشمان قسەکردن دەبێت لە سەرخولی لیگەی ئیسپانی کە خولی لیگەی ئیسپانیش هەمووان دەزانن ئەمساڵ یانەی بەرشەلۆنا وەکو هەڵگری نازناوەکە کە لە چەند ساڵی ڕابردووش بۆ چەند جارێک توانوێتی بەبێ ئەوەی تووشی ڕکابەری کێوتۆ بێت تاوانێ نازناوی خولی لیگەی ئیسپانی لە سوودی خۆی یەکلا کردو تاوانێ ئەم ساڵیش پاڵەوراوێکی بێزە کە بەرشەلۆنا هەفتەی ڕابردوو لە ڕۆژی یەکشەمە توانی نازناوی سوپەری ئیسپانیش لەسەر حسابیانی ئیشبیلیە بێتەوە کاتێک با دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لەویانەی بردەوە لە وڵاتی مەغریب. جگە لە بەرشەلۆنە ژیانی ڕیال مەدرید ئەم ساڵ بە ڕانەرێکی نوێ کە جولیان لۆپیتیجی ڕانەری پێشووی ئیسپانیایە بەشداری خولی لیگەی ئیسپانی دەکات کە ڕیال مەدرید ئەم ساڵ تا ڕادەیەک چاوەکان لی دوورکەوتونەتەوە بۆی ئەو ڕکابەرە بەهێزە بێت لە ڕکابەری بەرشۆنە. ئەمە جگەلەوەی کە لە پاڵەوانێتی ئەوروپیەکانیش ڕیال مەدرید بەم شکستەی بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید کۆمەڵێک پرسیاری زۆری لەسەر خۆی دروست کرد لەسەرەوەی کە ئایا ئەمیانەیە لا وەرزی داهاتوو ڕکابەری بردنەوەی نازناوەکان دەکات بە تایبەتی کە لە 3 ساڵی ڕابردوو پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو کە خۆی لە خۆیدا ئەمە دەستکەوتێکی گەورە بوو بۆ یانی شانەی و کوڕەکانی فلۆرنتینۆ پەرێزی سەرۆکیەویانێ. ئەمە جگەلەوەی ئەم ساڵیش ئەتلەتیکۆ مەدرید گۆڕانکاریی زۆری لە پێگاتەکەی خۆیدا کردووە بۆ گۆڕانکارانەی کە ئەنجامی داوە. ئەمانە تەوەری ئەم شەوی بەرنامەکەمان دەبن لەگەڵ بەڕێز مامۆستا ئامانچ مەحموود کە هەم ڕاهێنەر هەم شیکەرەوەی وەرزشیە. کاک ئامانچ سڵاوی خوال لێبێ و سوپاسی ئامادەبوون یەکەم خۆشحاڵم کە لە بەرنامەی دەرەوەی یاریگا ئامادەی. سڵای خوا لە بەڕێستان و لە هەموو بینەرانی کەناڵی پێیان زۆر سپاس. مامۆستا ئامانچ حەزەکەم بەوە دەست پێ بکەم پاژەوەی ڕیال مەدرید یاری سوپەر بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید شکستی خوارد. من پێشەوەی بچمە سەر ینی باسکردنی چۆنێتی شکستەکەمێ ئەو پرسم شکستی ڕیال مەدرید بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید لە پاڵەوانێتی ئەوروپی لە چیەوە سەرچاوەگرێ لە کاتێکا گەورەترین کێشەی ئەتلەتیکۆ مەدرید لەگەڵ ڕیال مەدریددا لە پاڵەوانێتی ئەوروپیەکانە بەردەوام تووشی هاتووە؟ بەڵێ لە ڕاستی ئەمە بە خۆمان دەبێت هەردوو یانە شی بکەینەوە بزانین هەر یانەیەک چی کردو چی نەکردو لەو چەند ساڵی ڕابردوو. ئەگە بین باسی ئەتلەتیکۆ مەدرید بکەین بە ڕاهێنەرێکی سەرکەوتوو کۆمەڵێک یاریزانی کە هەماهەنگێکی زۆر باش لە نێوانیان هەیە و کۆمەڵێک یاریزانی زۆر بەتوانە ئەو یاریزانانە کە هەر بتواندن لە ئەتلەتیکۆ مەدرید بمێنێنەوە. مەسەڵەن بۆ نمونە یانۆ بلاکە چێلسی داوای کردووە ناڕوا، گریزمان بەرشلۆنە داوای کردووە ناچێتن، دەبینی گۆدین مانچستەر یونایتد لە دوایتی بەڵام ئەوی شەر جێ ناهێڵێتن. ئەوە گردانەوەی ئەو هەموو یاریزانە بەتوانایە و کە یاریکردنیان بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ یەکتری ئەوە دەکاتن کە یانەیەکی ئەتلەتیکۆ مەدرید هەر بە بەرزی ببینێتەوە. دەبینین چەندین ساڵە لە ڕکابەریەکانەوە لە چامپیۆنز لیگ کە دەگاتە 4 گۆشەی زێڕین و لە یاری کۆتایی لەگەڵ ڕیال بە بیرمان دێت چەند ساڵ پێش ئێستا واروەها لە ئەو ساڵی کە ڕۆژ لە چامپیۆنز لیگ لەبوو لە یۆروپا لیگ بوو لە یۆروپا لیگ
بینیمان کە توانی نازناوەکە باتەوە ئێستاش کە باسی جامی سوپەر بکەین ئێمە بە شایستەی بەڕاستی ئەتلتیکۆ مەدرید بە هەماهەنگی نێوان یاریزانیەکانی و ئەو پرۆژەی کە لە ئەساس و ئەوان هەیەە بە کادری فەنیەکان کە بەڕاستی تیپێکی زۆر زۆر بێز و بەتوانە هەیە بینە سەر ڕووەکەی دیکە کە ئەویش ڕیال مەدریدە ڕیال مەدرید بەڕاستی بەڕۆشتنی بە تایبەتی زێدان و کریستیانۆ ڕۆناڵدۆ کاریگەری زۆر هەبوو لەسەر ئەو یانەیە دەبینین ئێستا کە یاریزانی مەسەلەن بڵێ فریادڕەسی یانەی ڕیال مەدرید نەماوە یاریزانێک کە بڵێن پشتی پێ ببەستێ بڵێ ئێمە ئەو یاریزانە گۆڵمان بۆ دەکا بتوانین وەکو ئەستێرەیەک سێری بکەین دەبینین کۆمەڵی یاریزانێکی لاوی هەیە ئەو لاوانە بەڕاستی ئیوەنیە تۆ بتوانیت پێشبڕچێک پێ بکەیت لەو کۆمەڵە پاڵەوانێتی کە هەیە زۆر بەتایبەتی لە یۆروپا لیگ و لالیگا زۆر باشە مامۆستامانجەمەیە لەسەر ڕیال مەدرید تا ڕادەیەک بەردەوام بم یعنی ئێستا زۆرێک هەن پاش ڕۆشتنی ڕۆناڵدۆ قسەیان لەسەر و تیپە دەکرد من نامێ بەس ناوی ڕۆناڵدۆ بێنم یا زیدان یعنی ئەمە هەردوو لا لەم تیپیان بەجێش بەڵام ئەو لێدوانانەی کە هەبوون بۆ نمونەیەکێک لەوانە کارفاخاڵ باسی لەوە کرد کە ڕەول گرنگترین یاریزانی مێژووی ڕیال مەدریدە سێرجیۆ ڕامۆس لە کۆنگری ڕۆژنامەنووسی پێش یاری سوپەر ئاماژەی بۆ کرد کە ڕاستە ڕۆناڵدۆ شتی زۆری بۆ ڕیال مەدرید کردو ڕۆناڵدۆ یاریزانێکی گرنگ بوو بەڵام ڕیال مەدرید زۆر لە ڕۆناڵدۆ گەورەترە ڕیال مەدرید بەو ناوانەی کەتیاتی ئەتوانێت هەر بە ڕیال مەدرید مێنێتەوانێ و ڕکەبەری نازناوەکان کە بە هەمان شێوی فلۆرنتینۆ پێرەزیش کە هەموو خزمەتەکانی ئەو یاریزانەی تەنانەت بە ئاهەنگێکیش بۆ قەرەبوو نەکردەوە من ئەمانە هەمووی کۆبکەمەوە لە پرسیارەکە ئایا ئەم وتانەی کە وتراوە بەرامبەر ڕۆناڵدۆ شایستن بەو یاریزانە لە هەمان کاتا بارودۆخی ڕیال مەدریدیش ئەم لێدوانانە چین سەرچاوی لێوەگرێ لە کاتێکە ڕیال مەدرید لە 3 ساڵی ڕابردوو باشترین یانەی ئەوروپا و جیانیش بووە بەڵێ ڕاستی بۆ بەرزڕاگررتنی ناوی ڕیال مەدریدە زیاتر بۆ ئەوەیە کە بڵێن مەسەلەن ورەی بەرزڕاگررتنی وێ یاریزانەکانیانە کە ڕیال مەدرید یانەیەکی گەورەیە بەڵام یانەی گەورە پێویستی بە یاریزانی گەورەیە پێویستی بە یاریزانی بەهرەمەند و یاریزانی بەتوانایە پێویستی بە یاریزانی بە ئەزمون و ئەستێرە هەیە تۆ ڕۆناڵدۆ کە بینیمان لە هەندێک لەو یاریانەی کە ڕیال مەدرید ئاستی زۆر خراپ بەڵام ڕۆناڵدۆ دەیتوانی یانەکە ڕزگار بکە یانەکە بێتە فریادڕەسی یانەکە گۆڵ تۆمار بکە و یاریزانێک و کە هەموو چاویان بەڕاستی لەسەر ڕۆناڵدۆ بکە گۆڵ تۆمار بکە بەڵام ئێستا کە دەبینین یاریزانێکی وای تێدانە ڕیال مەدرید دەبێت بە زووترین کات بیر لەوە بکاتەوە بە تایبەتی پێرێز بیر لەوە بکاتەوە کە پارە سەر بکاتن و چەند ئەستێرەیەک بکڕێ بۆ ئەوەی بوونە شوێنگرەوەی ڕۆناڵدۆ هەرچەندە بەڕاستی لە ئێستادا ئاستەمە من دووارەی دەکەمەوە یانەی ڕیال مەدرید زۆر سەختە بتوانێت پێشبڕچێک بکات لەسەر نازناوەکان هەتا من گومان لەوە دەکەم لەبەرەوەی لالیگا زۆر بەهێز نییە لەبەرەوەی لالیگا وەکو مەسەلەن خولەکانیت کە زۆر بەهێز نییە بەس ڕیال مەدرید و بەرشلۆنە و زیاتر ئەتلتیکۆ مەدریدەوە چەند ساڵی ڕابردوو کە پێشبڕچیان لەسەر نازناوەکان دەکرد بەڵام دەبێت ڕیال بیر لەوە بکاتەوە کە ئەستێرە بێنێتن چونکە جەماوەرەکەی بەڕاستی پێویستیان بۆیە کە ئەوەی کە یاری سوپەری بینی بە دەزانێت کە ڕیال مەدرید تیپێکی زۆر سادە بوو ینی هەڵبژاردن ئەو یاریزانانە بۆ ئەو پێکاتەیە بۆ ئەو یاریانی کە هەیە یاری 20 کەواتە 38 یاری تو ئەنجام دەدەیت چامپیۆنز لیگت هەیە کەمەک سەختە تۆ بتوانانی بۆ یاریزانان بتانی پێشبڕچێ بکە لەسەر نازناوەکان بەڵام تۆ ئاماژەت بۆی کرد کە بەڕاستی ڕۆناڵدۆ ڕۆیشتنی ڕۆناڵدۆ زۆر کارە سات بوو بۆ ڕیال مەدرید و هەروەها زێدانیش ئەوە لە بین نەکەین پاش بینی تێزی کە زێدان هات ڕیال مەدریدی گەیاندە ئاستێکی زۆر بەرز بردنەوەی 3 نازناو لە سەرەکتری لە چامپیۆنز لیگ خولی لالیگا و هەروەها کاس سوپەر کە بەڵام ئێستا کە دەبینین ڕاهێنەر نەمایە سەقامگیری نییە لە پێکاتەی تیپەکەی ینی کەمەک سەخت دەی بەڕاستی بۆ یانەی ڕیال مەدرید زۆر باشە مامۆستا ئەمەوێ وەکو ڕاهێنەرێک ئەوە بپرسم
یعنی لۆپیتیکی ئەو کارانە چینکە لە ڕیاڵمەدی دابێ بیکە ینی هەمومان نەزانین ڕایەنەرێکی لاوە ڕەنگە زۆرێک پێیان وایە ئەمە سیاست بێ دەستبەرداربوون لەم ئەستێرانە بۆ نمونە ئەستێرەیەکی یەکەم وەکو کریستیانو رۆناڵدۆ کە خۆی لە خۆیدا پێویستی بە تەعاملێکی تایبەتە پێویستی بە کەسێکی لێزانە بۆی تەعاملی لەگەڵا بکە کە بینیمان زیدان سەرکەوتوو بوو لەگەڵیا بەڵام ڕەنگە بۆ لۆپیتیجی بارودۆخێکی جیاواز بواە پێ دوایە ئەرچی لۆپیتیجی لە مۆرزای لەگەڵ ڕیاڵ مەدرید چییە لەگەڵەوەی زۆرێکیش پێیان وایە هەمان چارەنووسی ڕافایل بنیتس چاوەڕێم ڕانەرە بکە. ڕاستی پێشەمو شتێک دەستنیشانکردنی چەند یاریزانێک لەبەری پێشەوە بەڕاستی ینی تۆ بەتەنها بە بنزیمە خۆمان دەزانین بنزیمە وەکو یاریسازی لێ هاتووە لە زۆربەی یاریەکان هاوکاری ڕۆناڵدۆی دەکرد کە ڕۆناڵدۆ گۆڵ بکات چکە کەریم بنزیمە بزانم ئەوەندەی یاریساز وەکو یاریساز بە دیار دەکەوە چەندە سەرڕم یاری دەکات و لەبەری پێشەوە یاری دەکات بەڵام زیاتر یاری بۆ یاریزانەکان خۆش دەکات مەساحە دەدۆزێتەوە بەڵام یاریزانێکی گۆڵکار نییە کە ئێستا بڵین ڕیال مەدرید پشتی پێ بەستێ لە هەموو پاڵەوانەتیەکان بۆیە بەڕاستی بیر لەوە بکاتەوە ڕاهێنەری ڕیال مەدرید دەبێت بیر لەوە بکاتەوە کە بوونی چەند ئەستێرەیەک لەبەری پێشەوە لە سەرڕم شوێ وەکو ئەوانەی کە باز دەکەن لە هەزارد و لە نەیمار و لەو یاریزانە شێوەیەک لەو شێوە یاریزانانە بێت کە کەمێک هاوشێوەی ڕۆناڵدۆ بێت چکە بەڕاستی هاوشێوەی ڕۆناڵدۆ بۆ ڕیال مەدرید ئاستەمە بدۆزرێتەوە و هەروەها ئێستا سەقامگیریەکەیە لە هێڵی ناوەڕاستی کە بە بوونی ئەو چەند ساڵە ئەو یاریزانانی کە لە ژێردەستی زێدان کاریان کردو هەر یاریزانانە ماون بەڵام وەکو باسم کرد بە تایبەتی لەبەری پێشەوە پێویستی بە یاریزانی گۆڵکار هەیە یاریزانی خاوەن کارامەی فەردی زۆر باشی هەیە. بەڵێ ئەگەر کۆتا پرسیار بکەم لەسەر ڕیاڵ مەدرید بەوەی کە ئێمە چەند سیناریۆیەکمان هەبوو لە ماوەی ڕابردووە کە ڕیاڵ مەدرید بەبێ ڕۆناڵدۆش سەرکەوتنی لە کۆمەڵێک یاریدا دەستەبەر دەکرد ئەگەر ڕاستریش بڵین وەرزی ڕابردوو لە یاری سوپەری گەڕانەوە سەر ڕاوی بەرشەلۆنە لە پێگاتی یەکەمیەوە یاری کرد لە ناو سانتیاگۆیە بەڵام ڕیاڵ مەدرید بەبێ ئامادەبوونی ڕۆناڵدۆ بە سێرە لاوەکانیەوە توانی بووی سەرکەوتن تۆمار بکات. ئێستا کۆتا دەرفەت لەبەری بازاری گواستنەوەی یاریزانانی ژەمشە و کۆتایی هات بۆی کە ڕیاڵ مەدرید نەیتوانی هیچ ئەستێرەیەکی گەورە بێنێ پێ دوایە ئەو بارودۆخی کە پێشتیش باسم کرامان پرسیار بەسەر لۆپیتیجیە دووبارە بێتەوە یاخودەوە تا ڕکابەری ئەمساڵی ئیسپانیا و بە تایبەتی چاوی بەرشەلۆنەش کە ئەمساڵەکەوێتە سەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بەوەی 3 ساڵە بەرشەلۆنە لە چاریکی کۆتایی ماڵاوەیە کە ڕەنگە دەرفەتێکی تر باتە ڕیاڵ مەدرید بۆ ڕکابەریەکان. بەڵێ بەدا لێبنەوە بەشی ئەخیری قسەکانتم جێری نەبوو نازان ببوورە پچڕە مەبەستم لەوەی ئەمساڵ ڕیاڵ مەدرید پرسیارەکە دەگەر بەوازایی بوو بەڵێ ئەمساڵ ڕیاڵ مەدرید لەگەڵ لۆپیتیجی بەوەی کە لە خولی لیگەی ئیسپانیا بۆی ئەوی بەرشەلۆنە ئەمساڵ ڕەنگە تا ڕادەیەک پاڵەوانێتی ئەوروپی بەلاوە گرنگتر بێ بۆی ئەوەی 3 ساڵە لە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ماڵاوایی یەکە پێ دوایە تا چەند ئەم پێگاتەیە ڕیاڵ مەدرید توانای ڕکەبەری تیام هەلە بۆ خۆی بقوزێتەوە لە ئیسپانیا لامان کاتە ئەوە ژەڵێم کە ڕیاڵ مەدرید لە ساڵانی ڕابردوو چەند یاریەک بەبێ ڕۆناڵدۆ کلیلی سەرکەوتنیە دۆزیەوە لە نمونەشی سوپەری وەرزی ڕابردووی بەرامبەر بەرشەلۆنە کە بەبێ ڕۆناڵدۆش توانی سەرکەوتن تۆمار بکات ئایا ئەم ئەگەرانە واریدە جارێکتر ڕووبدەنەوە یاخودەوە تا شێواوی ڕیاڵ مەدرید بە ئاشکرا دیارە. بەڵێ بەرحاڵ ئەوەی کە جێبیزم لە بەڕێستان کە بەبێ ڕۆناڵدۆش ڕیاڵ مەدرید توانێتی زامی سوپەر باتەوە چەند یاریەکیش توانێتی ئەنجامی باشێ بێتن تۆ بەعدل باز بکەین ئەگە سیوەش دیاری باز بکەین ڕۆناڵدۆ گەر لە چامپیۆنز لیگ لەگەڵ یۆڤانتس یاری نەکا لەگەڵ بایر میونخ یاری نەکە لەگەڵ یانانەی کە بەڕاستی یانەی بەهێزن زۆر ئاستەم بوو کە ڕیاڵ مەدرید بگاتە و ئەنجامێک کە هەبوو لە چامپیۆنز لیگ 3 ساڵان بەدەستێنانی نازناوەکە زۆر ڕاستە یاری هەندێک یاری هەیە دەبێتن مەسەلەن تۆ ڕێز بدەیتە یاریزانەکانت گەر یاری شامپیۆنەکەی بۆ یاریەکانی پاشی بتوانانی سوودیان لێ وەردەگری بەڕاستی بەڵام تۆ ئێستا کە یاریزانێکت نییە لە ڕیاڵ مەدرید کە وەکو
سەرکردا لە ناو یاریگا بێت لە بەری پێشەوە باز دەکەم چکە وەکو خۆمان دەزانین ڕامۆس سەرکردەی یەکەمی ڕیال مەدریدا بەڵام لە بەری پێشەوە تۆ یاریزانێک کە گۆڵت بۆ بکاتن یاریزانێک کە دەرفەتت بۆ بڕەخسێنێ یاریزانێک کە تیپی بەرامبرت حسابت بۆ بکات لە بەرەو یاریزانەیە تۆ گە ڕۆناڵدۆ باز بکەی بەس وەستانی لە ناو یاریگا کێشە بۆ بەرگری کارەکان و بۆ شێوان زیاریکردنی تیپەکەی بەرامبەری دەبێتن یعنی ئەساسی تیپی بەرامبەری لەسەر ئەساسی بوونی کریستیانۆ ڕۆناڵدۆ و کۆمەڵە یاریزانەکە دەبێمە ئاگامان تحفزەوە یاری بکەین چکە یاریزانێکی وا هەیە کە بتوانین بەرامبەر یاری بکەین بەنسبەتەوە کە باسمان لە ڕۆناڵدۆ کرد بەڵام ئێمە بیرمان نەچێت بە تەنها ڕۆناڵدۆ نەڕۆیشتووە یەکێکی تریش ڕۆیشتەوە کە ویش زێدانە مؤسسی ئەو عەقڵەی کە نێزیکەی 3 ساڵە ڕیال مەدرید بەو ئاستە یاری دەکاتن بیرۆکە و عەقلی و تەعاملکردین لەگەڵ یاریزانەکان زێدان بووە تۆ لە بۆتێکی کە زۆر سەختە بەڕاستی بتوانێت هەرچەندە کۆمەڵە یاریزانی لە هەڵبژاردە ئیسپانیا لەگەڵ بوونە بەڵام کەمەک سەخت دەبێت تۆ بێت لەسەر یانەیەک کە بێ ئەستێرە من دەڵێم ئەم ساڵەکە هەرچەندە زووە بەڵام پێشبین ناکەم ڕیال مەدرید ئەو ئاستەیە بێت چکەگەر بە ئەنجامیش باز نەکەین هەر ئاستی لە یاری سوپەربینیمان بە تیپێکی زۆر لاواز دەبیندرا ینی ئاستەکەی ئەو ئاستە نەبوو کە بڵێ پێشبینی دەکرێشتی باشی چاوەڕام بکرێن زۆر باشە مامۆستاگەر بچمە سەر ئەتلەتیکۆ مەدرید و دیگۆ سیمیۆنی کە لە سەرەتای بەرنامەکە ژاماژەیەکە بە سیمیۆنی و دامەزراوی پێگاتەی ئەتلەتیکۆ مەدرید کرد ئەم ساڵ تا ڕادێک گرێبەستەکانی ئەتلەتیکۆ مەدرید ژیرانەتر بووە بۆی کە کۆمەڵێک گرێبەستی سەرکەوتووی ئەنجامداوە بە تایبەتی پارێزگاریکردن و کۆی خۆشت باست کرد لە ئەستێرەکانی یەکەمێم تیپە وێنانی لیمارکە یەکێکە لە هەرە یاریزانە گرنگەکان لە چەند وەرزی ڕابردوو لەگەڵ مۆناکۆسیی بەرزی پێشکەش کردووە پێ دوایە تا چەند ئەتلەتیکۆ مەدرید ئەم ساڵ ئامادەی ڕکابەرەکانە بە تایبەتی لەبەرەوەی کە سیمیۆنی لە ڕانەرایەتیە میانێشدا ماوەتەوە بەڵێ سەقام گیری لە هەریانەیەک سەقام گیری ئەساسی کارکردنە بەڕاستی هەریانەیەک ئەگەر مەبەستی بێ ئەنجام و ئاستی یانەکەی باش بێتن هەواداری زۆر بێ دەبێت تۆ سەقام گیریە بێ لە کادری فەنی بە تایبەتی ئەتلەتیکۆ مەدرید بە نوێژەنکردنەوەی یاریگاکەی و بە عەفو بە دروستکردنی یاریگایەکی تر و بە بوونی ڕاهێنەرێک کە چەندین ساڵە شارەزایی لە هەموو یاریزانەکانی هەیە و دامی ئەو یاریزانانە بەهێنانی چەند یاریزانێک و ڕۆیشتنی نەجم ئەستێرە لە یانەکەیان کە وەکو باسم کرد سەرەتاش کە گۆدین ڕەتکردنەوەی ئۆفەرێکی مانچستەر یونایتد ڕەت بکەیتەوە گۆدین یاخود گریزمان بەرشلۆنە ڕەت بکەیەوە ئەوە دەکا حتمما پرۆژەیەکی زۆر گەورەیان لە بەردەما ئەوانە مەبەستیان ئەوەیە کە ئەتلەتیکۆ مەدرید بگەینە بەرزترین ئاستەوە بینیمانە چەندین ساڵە ئەو نێزیکەی 10 ساڵ ئەتلەتیکۆ مەدرید لە پێشبڕچێ دەکات لەسەر لالیگا و لە چامپیۆنز لیگ دەبینین لە ئاستێکی زۆر بەرز دەبیندرێ و یانەکان حسابێکی تایبەت بۆ ئەتلەتیکۆ مەدرید دەکەن بیرۆکەی یەکەم و ئەخیریش بەڕاستی من بۆ سیمیۆنی دەگەڕێمەوە ئێستا مەسەلەن تۆ دەبینی لەگەڵ یانێکی وەکو ڕیال مەدرید دیاری دەکەی دەزانی خوێندنەوەی بۆ یاریەکە چۆن بکاتن دەزانێت یانەی ڕیال مەدرید چی هەیە چی نییە لە سەرەتای 20 دقەی یەکەم توانی هەر بازەخت لە 25 دقەی یەکەم هەر بازەختی عالیکە لە ئەتلەتیکۆ مەدرید زۆر بەکەمی بینیمانە دایمەن بینیمانە بەرگری ناوچەی دەکاتن بەڵام بینیمان لە یاری لە بەرامبەر لە جامی سوپەر بەرامبەر ڕیال مەدرید بینیمان بە پرێسێکی بە پاڵەپەستۆیەکی لە بەردەم پرێسێکی عالی یاری دەکردکەوە لە شێواز و تەکتیکی ئەتلەتیکۆ مەدرید نەبوو دوایەوە بینیمان لە گێمی دووەم گەڕاوە بەرگری و دوایی کە دەبینی بەڕاستی پلان بە شێواز یاریکردنەکەی ڕادیارە کە هۆش دەگرێتەوە دیسانەکە وەکو بەڕێز داماژەت پێکرد بۆ دیگۆ سیمیۆنی بەڕاستی بەڵێ زۆر باشە ئەچمە سەر تەوەری دووەمی بەرنامەکە کە باس لە دەستپێکی یاری خولا ئەوروپیەکانەکەین کە ئەگەر سەرەتاش لە خولی ئیتالیەوە دەست پێ بکەین مامۆسامان چوەکو بینەرێک و هەمووەکو ڕانەرێکیش پێ دوایە ئەم ساڵ ئەمە بە گشتی لەسەر خولەکە نەگەوی پشمە سەریانەکان پێ دوایە خولی ئیتالیا ئەم ساڵ چ پەیامێکی بە تایبەت کە لە وەرزی ڕابردوش زۆرێک پێیان وا بوو کە تا ڕادێک وردە چێش بۆ خولی ئیتالی دەگەڕێتەوە بەڵام ئەم ساڵ چاوەڕوانێکی زۆرتر لەسەر خولی ئیتالیا با بزانم بۆ چوونی تۆ لەبارەی خولی ئیتالیەوە بۆ مۆرزینیۆ چۆن دەبێت بەڵێ
ڕاستی بە چوونی ڕۆناڵدۆ بۆ یۆڤانتوس ئەوەش تاموچێژێکی تایبەت دەداتە خولی ئیتاڵی ینی خەڵک ئێستا بە پرۆشەوە تاکیدم چاوەڕێەوەی دەکا بەیانی تەماشای بکە بزانی ڕۆناڵدۆ لەگەڵ یۆڤانتوس چی دەکا لەگەڵ کە بەیانی یاریە لەگەڵ کیڤۆ ڤیرۆنا کە بەڕاستی ئیتالیا سەردەمانێک لە ئەوروپا لە ئاست بەرزەکان بوو یانانەی وەکو ئەیسی میلان وەکو ئەنتەر میلان وەکو یۆڤانتس کە ئەو یانانە بەڕاستی نوێنەری ئیتالیا بوون لەسەر ئاستی ئەوروپا و بەدەستێنانی چامپیۆنز لیگ و یۆروپا لیگ و بوونی زۆری ئەستێرەکان لەو یانانە بوو بەڵام نەو چەند ساڵی دوای بینیمان کە ئەو یانانە بەرەو کزی ڕۆشتن و کەمی پارە سەرفکردن لە ئەستێرەکان بوو کە خولەکەشیان تاموچێژێکی زۆری نەما بوو ئەوەی سەیری دەکرد سەیری یۆڤانتسی دەکرد لەوانەیە لە چامپیۆنز لیگ سەیری ڕۆمای بکردوایە لەوانەیە بەڵام دەبینی کەس خۆی ئامادە ناکە بۆ تەماشاکردنی یاریەکانی دیکەی خولی ئیتاڵی بەڵام بە چوونی ئەستێرەیەک وەکو ڕۆناڵدۆ متاکیدم نسبەی تەماشاچی و تەماشاکارانی خولی ئیتاڵیش زۆر دەبێتن زەماوەری خولی ئیتاڵیش بژانەوەی تێدا دەبێتن و خەڵک زیاتر تامەزرەوەی دەبێت کە یاریەکانی خولی ئیتاڵی ببینێ کە بەڕاستی لە ئەساس و خولی ئیتاڵی خولێکی زۆر زۆر بەهێزە بەڵام وەکو ئاماژەمان پێکرد کە نەبوونی یعنی یاخودکەمی ئەستێرەکان لە خولی ئیتاڵی وا دەکات کە تاموچێژی خولی ئیتاڵی کەم بێتەوە زۆر باشە مامۆستاگەر بچمە سەر یۆڤانتۆس کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو بەردەوام بەبێ ڕکابەر پاڵەوانی ئیتالیا بۆ بەڵام ئەمساڵ گرێبەستەکان یۆڤانتۆس جیاوازن من سەرەتامەوێت لەسەر ئەلیگری ڕانەرەوە دەست پێ بکەم پێ دوایە تا چەند ئەلیگری گونجاوە بۆ ڕانەرایەتیکردنی یۆڤانتۆس بە تایبەتی ئەم یۆڤانتۆسەی کە لە وەرزی نوێ بە ئامانجێکی گەورەتر بەشداری خولەکانەکە بەڵێ ئەو یاریزانانەی کە لە یۆڤانتسن یاریزانی یەکجار بەتوانان و مەسەرەن کۆمەڵک یاریزانی زۆر باشەیە کە بتوانێت بەڕاستی نەکە پێش بڕچێ بکە لەسەر کالچۆ بەڵکو پێش بڕچێ بکە لەسەر چامپیۆنز لیژیش لەبەرەوەی کا تۆ بیلا دیبالە و کۆستەوە و کۆمەڵە یاریزانی کە دەکەیەوە مازۆکیچە و دەهێڵی بەرگری کلینی و کۆمەڵک یاریزانی بەتوانای هەیە دەبینی ئەو یانەیەکی زۆر بەهێزە لە خولی ئیتاڵی ڕکابەری زۆر کەمە بەڵام دێ سەر چامپیۆنز لیگەوە چەند ساڵەکە ڕیال مەدرید دەبێتە بەربەست لە بەردەمی ئەوانیش ئێستا بەڕاستی بەهێنانی ڕۆناڵدۆ کە زۆری ینی دەبینین لە 2 ساڵی ڕابردووکە لە نیایی و لە چارێکی کۆتایی وابزانم لەگەڵ ریال مەدرید کە دۆڕای یۆڤانتس بە بوونی ڕۆناڵدۆ بۆ لە ریال مەدرید ئێستا ڕۆناڵدۆ بەربەست نەما کە لە بەردەمی یۆڤانتس کە بتوانێت نازناوەکان بەدەستبێنێ بەڕاستی بەڵکو بۆتە پاڵپشتێک لە بۆ یۆڤانتس کە ئێستاکە لە یانەی یۆڤانتس یاری دەکاتن ئەوجە بۆی بەڕاستی من واتە پێشبین دەکەم کە یۆڤانتس دوور بڕوە ئەو ساڵ لە چامپیۆنز لیگیش بە بوونی ئەزمون و بابوونی ڕاهێنەرێک ڕاهێنەرێکی جەرێک وەکو ئەلیگری پێشبین دەکەم کە هەم لە خولی ئیتاڵی بەرەو زۆر باش بڕە و لە خولی لە چامپیۆنز لیگی شەروە زۆر باشە لە ئیزافەتەن بۆ قسەکەی تۆمە مەسامەنجیانی لیۆناردۆ بونوچی لە کۆنگری ڕۆژنامەنووسی ناسادنەکەی باسی لەوە کرد ئەم جارە گە ڕوبەڕووی ریال مەدرید بینەوانەیە من دڵخۆشم بۆی کە بە یەک بە هیچ دەرسی یارەکە دەست پێ ناکەین کە باسی لەوە کرد کە ڕۆناڵدۆ بەردامە و یاریزانە بووە کە لە سەرەتای یارەکانەوە گۆڵی لەسەر تۆمارکردوون کاگامانجاگەر من ئەوە پرسم ینی دەبینم لە ڕانانەکانی یۆڤانتۆس ڕۆناڵدۆ لە یاریزانەکان هەوڵ دەدا خۆی زۆر نزیک کاتەوانێ پێچوانەیە ئەوەی ڕابردوو کە ڕۆناڵدۆ ئێمە بەردەوام بینیمانە کەسایەتێکی جیاوازی لە خۆیان دروست کردو بەردەوام بینینی جیاواز بۆ بەرامبەر باوەڕەکانی لە تیپەکانی تر خۆ بە گەورەزانینێکی تێدا بوو بەڵام لە یۆڤانتۆس ئەوەی ئەبینرێ ئەوە نابینین یعنی شک بەوە ناکەین دەبینین هاوڕەتێکی زۆر لەگەڵ یاریزانەکانەکە پێ دوایە سەرکەوتنی تەمەنی ڕۆناڵدۆ هۆکار بێ بۆی کە ئەم یاریزانە سلوکی خۆی بگۆڕێ بۆ خۆ گونجاندنی لایەنە نوێەکەی بەڵێ
لە ڕاستی من تۆ قسێکی زۆر گرنگت کرد کە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە ئێمە ڕۆناڵدۆ وەکو یاریزان دەناسین کە لە یاریەکان دەبینین لەگەڵ ڕیال مەدرید زوو باسی پارساڵ و دو ساڵ پێشەسان ناکەین دەبینەوە ئەنما خۆ بە زلزانی چێ بوو بەڵام ئەوە کە ئەو سیفەتەی لە ناو نێژ بەڕاستی ڕاهێنەری زێدان بوو کە وەی کرد کە وا ڕۆناڵدۆ نیشان بدا کە تۆش یاریزانێک وەکو یاریزانەکان کە تۆ یاریزانێکی گەورەی بەڵام پێویستت بە هاوکاریە پێویست بە هاوڕێەکانتە پێویست بە یاریزانەکانی کە لەگەڵتە لە بینیمان لە پارساڵ یاخود چەند ساڵ و دو ساڵی ئەخیری بە تایبەتی ڕۆناڵدۆ بە ئاماهەنگی و بە خۆشی دەربڕین لەگەڵ یاریزانەکانی کە لەگەڵی کە چەندی ساڵ دەماندیت بە لایەنێکی دەرونی زۆر خراپدا دەڕۆیشت و دەماندیت بە شێوازێک تەنهاکانەوە ئەو یاریزانە لە ناو یاریگا بەڵام پارساڵیش ئەومان لە ڕۆناڵدۆ دیت دو ساڵ پێش ئێستاش ئەومان لە ڕۆناڵدۆ دیت بەبوونی زێدان بەڕاستی کە کاریگەری زۆر هەبوو لەسەر و یاریزانە کە بتوانێت لە ڕووی دەرونی و یاریزانە زۆر بەباشی ئامادە بکە ئەوەی ئێستاش کە دەگوزارێت کە تۆ باسی دەکەی لەگەڵ یۆڤانتس بەڕاستی ئەو پێویستی بە هەماهەنگی هەیە پێویستی بە هاوکاری ئەو یاریزانانەیە کە دیسانەکە بگاتەوە لووتکە کەواتە تۆ ئەگەر بتێ بگەیتەوە لووتکە پێویستت بە هاوکاری دەبێت پێویستت بە یاریزانەکان دەبێت پێویستە خۆت بینی ئاستی یاریزانەکان نەکا بڵێ من لە ئاستێکی زۆر بەرزم و ئەوانیش لە ئاستێکی نەزم بۆیە بەڕاستی ئەو سیفەتەی کە ئێستا یعنی ئەوەی کە ئێستا دەیکرد بەس کێشەی تەمەنی نیە بەڵکو کێشەوەی دەوێت بڵێ من هێشتا پێم ماوە هێشتا دەتوانم کە بگەمەوە ئاستێککە لەگەڵ مەسەلەن یانەکان ئەو یانانەی کە لە وڵاتەکانی تکە بوو ئەنجام بەدەستێناو بتانم لێرش ئەنجامێکی باش بەدەست بێنم بەڵام پێویستی بە هاوکاری ئەو یاریزانانەیە کە لەگەڵینە بەڵێ ئەگەر باسێک لە میلان و ئەنتەر بکەم ئەمساڵ لە خولی ئیتالی بە تایبەتی میلان کە لەگەڵ گەڕانەوەی لیۆناردۆ ماڵدینیا کۆمەڵێک گرێبەستی گەوریان بۆ میانەیە کرد بەڵام گاتوزۆ لە ڕانەرایەتی تیپەکەیان ماوەتەوە ئەنتەر میلانیش پاژۆی سپالەتی وەرزی ڕابردوو توانی یانەکە بگەینێتەوە چامپیۆنز لیگ ئەمساڵ چەند گرێبەستێکی گەورەی ئەنجام داوە چ لەسەر ئاستی خولی ئیتالی چ لەسەرەوەی کە کۆمەڵە یاریزانی لە دەرەوەی خولەکانی ترێناوە بە تایبەتی بەهێزکردنی سەرجەم هێڵەکانی یاریگا بۆ چوونی تۆ لەبارەی هەردووانەی میلان و ئەنتەر و ئەگەری ڕکابەریکردنیان لە وەرزی ئەمساڵی خولی ئیتالی کە زۆرێک پێیان وایە ئەمساڵ بۆی ئەوەی کە یۆڤانتۆس پێداگیرە لەسەرەوەی کە لە چامپیۆنز لیگ ببێتە پاڵەوان بە حکمی ئەوەی کە جەنابیشت باست کرد بووە بە تیپێکی خاوەن ئەزمون ڕەنگە دەرفەت باتە میانانە لە ئیتالیا کە بتوانن ڕکابەری بکەن. بەڵێ بەڕاستی یاریگای سانسیرۆ کە چەندی ساڵ دەمان بینی لە یۆروپا لیگ لە چامپیۆنز لیگ ئەم ساڵ چەند ساڵێکە ئاستی هەردوویانە کە ئەنتەر میلان و ئایسی میلانە ئاستیان لەو باشێنێک کە بتوانن بگەنە هەتا چامپیۆنز لیگ یاخود کە زۆر بەکەمی دەگەنە یۆروپا لیگ ئەویش بەبوونی بەهێزبوونی ڕۆمایە کە ڕۆما ئاستی زۆر بەرز بوو لە چەند ساڵی ڕۆشت بەڵام ئەگەر بین باسی ئایسی میلان و ئەنتەر میلان بکەین چ سپالێتی کە ڕاهێنەری ڕۆما بۆ خاوەن ئەزمونە و ئێستا هێشتا کە پێداگیری لەسەر ئەو یاریزانانی کە هەیەی و ئینتیداباتی زۆر باشی کردووە کە بتوانێت ئەو ساڵەکە چێبرچێ بکە لەسەر نازناوەکە و هەروەها بینە باسی گاتوزۆش بکەین وەکو باسم کرد ئێستا نەوعەنما ئایسی میلان کەمێک بە استقراردا دەچیتن بە سەقامگیریەکی باشی هەیە لە هەرچەندە پارساڵ بە چاوەڕێی ئەنجامی باش دەکرا بە بوونی بە گرێبەستکردن لەگە کۆمەڵێکی زۆر لە یاریزانی باش بەڵام ئەنجامی باش نە بەڵام ئێستاکە دیسانەکە دەتوانێت بەبوونی ئەو یاریزانانەی بۆ ماوەی ساڵێک لەگەڵ یەکتری چکە تۆ ناتوانانی لە ماوەی ساڵێک بێ گرێبەست بکەی و ئەو یاریزانانە بە یەکجاری بتوانانی ئەماهەنگی لە نێوانیان پەیدا بکەی بەڵام بە تێپەڕبوونی کات ئەو دویانێ هەردووچیان بەڕاستی دەگەڕێنەوە ئاستێکی زۆر بەرز کە بتوانن ڕکابەری یۆڤانتس و ڕۆمای بکەن. زۆر باشە. ئەگەر بچمە سەر خولی ئیسپانی کە بەشی تری بەرنامەکەمە بە تایبەتی بمێ لەسەر بەرشەلۆنە هەڵوێستە بکەم لەوەی ڕەنگە پێما بێتە ڕادەیەک باسی ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید کە ئەگەر دەرفەت دەبوو جارێک تریش باسییانەکەینەوە بە تایبەتی ڕکابەریان لە خولی ئیسپانیا. بەرشەلۆنە ئەمساڵ پاڵەوانی ئیسپانیا بوو لەسەر هەر سیاستەکە خولی ئیسپانی جامیشای ئیسپانیا دواتریش سوپەری ئیسپانیا.
پێگاتەی بەرشەلۆنە ئەمساڵ چەند گۆڕانکاریی لە پێگاتەکەیە کرد بێنانی چەند دیاریزانێک لەگەڵ لە دەستبەرداربوون لە چەند دیاریزانێک و ڕۆشتنی ئینیێستا و وەرگرتنی شارەی کاپنی لەلایەن میسیەوە. بابزانم لای مامۆستامانج بارودۆخی بەرشەلۆنە بەرەوچووە گوزەر دەکا و ئێستا بەرشەلۆنە لەکوێی یانەکاندا لەکوێی ڕکەبەریکردنی یانەکاندا بۆ سەرجەم پاڵەوانێتیەکان. بەڵێ هەر لە پارساڵەوە بەرشلۆنە بیری لە هێنانی چەند یاریزانێک کردو دوای ڕۆشتی نەیمار کە کۆتینۆ هینا لە زستانەوە بزانم پێویست وا بوو کە یانەکە زیاتر وەکو باسم کرد لە ئێستاگەر بەڕۆشتنی نەیمار بێت و یاریزانێک وەکو کۆتینۆ نەبووە نەیهێنا بە یانەکە باڵێکی نەدەما کە پشت بەستن بە تەنها لەسەر میسی دەبووە و کاتە کێشە بۆ بەرشلۆنە دروستە بەڵام ئێستا بەبوونی کۆتینۆ و دێمبلی و سوارێز و هەروەها میسی کێشەی زۆری بۆ دروستناوی بەڕۆشتنی ئینێستا هەرچەندە ئینێستا بەڕاستی مایسرۆی ئەو تیپە بووە ئینێستا یاریزانێکی گەورە یاریزانێکی بەتوانە یاریزانێکی بە ئەزمون ڕێزی لێدەگیرا لە هەموو یاریگاکان هەتا یاریگاکانی منافسیش ئەوانەی کە بەرامبەریان یاری دەکرد چی لەگەڵ هەڵبژاردە ئیسپانیا چی لەگەڵ بەرشلۆنە کە ستێرەیەکی درەوشاوی ئیسپانیا هەروەها یانەی بەرشلۆنە بوو لەگەڵ ئەوەش کە بوونی میسی و سوارێز و کۆتینۆ و ئەو یاریزانانە باوەڕ ناکەم بەرشلۆنە ئەو بە ئاسان بێتن و هەز دەکەم تیپەکە لە ڕووی پێکاتەوە تیپێکی بەهێزە لە ڕووی یاریزانی لە ڕووی تاچی یاریزانی بەتوانە و بەهێزی هەیە واروە ئەوش لەبیر نەکەین کە ڕاهێنەرێک کە ساڵێک بە بەهێنانی سێ دەستکەوت ئەوش پاڵپشێکی زۆر باشە بۆ ئەوی ئەنجامەکانی باشتر بێت. باش مامۆسامانج لە پێش دەستپێکی جامی خوانگامبەر کاتێک لە مەراسیمێکیان ساز کرد بۆی کە میسی کە یاریزانە مێژوویەکەی بەرشەلۆنە و خولی ئیسپانیا کە یەکێکە لە ئەفسانەکانی تۆپ پێ بەدڵنیایەوە باسی لەوە کرد پاش وەرگرتنی شارەی کاپنیەکە وەرگرتنی شارەی کاپنی بەرشەلۆنەی بە شەرەفمەندێکی گەورە بۆ خۆی وەسف کرد بەڵام بەڵێنێکی بە هەندەراندا بەوەی کە ئەمساڵ هەوڵ دەدەن نازناوی چامپیۆنز لیگ بۆ یاریگای کامنو بگەڕێنەوە بۆ چوونی تۆ لەم بارەوە. بەڵێ ڕاستی بەبوونی ئەو هەموو یاریزانە و بە ئەزمونە و هەروەها بە ڕاهێنەرێکی بەتوانە و یاریزانێک وەکو میسی و کۆتینەوە کە بە دووری نازانم کە بتوانێت مەرحلەیەکی زۆر باش بڕوا لە چامپیۆنز لیگ کە مادەم تۆ هەموو شتەکانت بە شێوەیەکی ڕاست و دروست بێتن کارگەریی باش دەبێتن و هەروەها بوونی کۆمەڵێک یاریزان لە ڕاهێنەرێکی بەتوانە کە ئەوش دەکاتە بەڕاستی تۆ دەتوانیت بگەیتەوە ئامازێک کە دەتەوێت. زۆر باشە ئەگەر بە شێوەیەکی تر ئەم پرسیارە دووبارە بکەم مامۆستامانج بۆی کە بەرشەلۆنە لە 3 ساڵی ڕابردوو لە چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ ماڵاوایی کردووە ینی ئەتلێتیکۆ مەدرید یۆڤانتۆس لە وەرزی ڕابردووش لە سەردەستی ڕۆما بامان شێوە لە چارەکی کۆتایی چامپیۆنز لیگا ماڵاوایی کردووە. پێ دوایە ئەمساڵ چ گۆڕانکاریی وای لە پێگاتەکەیە کردووە یاخود ئەم ڕانەرە چ گۆڕانکاریی لێ بەسەراتووە تا ئەوەی کە میسی ئەم بەڵێنە بە هەندەران بدا لە بەر هەمومان دەزانین میسی ئەم ساڵ ئەرژەنتین چ بارودۆخێکی توژاد لە مۆندیال ئەمە جگەلەوەی کە وەرزی ڕابردوو بەرشەلۆنە و تیپە بوو کە بە ڕیمۆنتادا ناسرا بوو بەڵام لە وەرزی ڕابردوو بە ڕیمۆنتادا ماڵاوی لە چامپیۆنز لیگ کرد. بەڵێ بوونی بەردەوام بوون لەسەر و شێوازەی کە یاری پێ دەکەن و هەروەها گۆڕانکاری لە هێڵەکان و لا مەرکەزێک کە لە بەرشلۆنە زۆر دەبیندرێتن کە زۆر زانان دەبینی نەگەر یاریزانێک وەکو میسی بچێت هەر شوێنێکی یاریگا کێشە بۆ یانەکە دروست ناکە ئەوە بەڕاستی لەوانەیە دامێک بێتن بۆ قسانێک کە دەکرێتن چونکە تۆ 3 ساڵ لە چارێکی کۆتایی واروات تۆش لەبیر نەکەیت چەند ساڵ لە سەرێکتری لەسەر یەک بەڵکو چەند ساڵێک پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە کاوەش لێ ڕادەبیندرێ بەڕاستی بەرشلۆنە بەبوونی ئەستێرەی زۆر وارووا بەبوونی پێکاتەیەکی تەواو سەقامگیر و ڕاهێنەرێک ئەزمونێکی پەیدا کرد لەگەڵ یانەکە کە ساڵێک لەگەڵی بەردەوامە
بوونی سێ دەستکەوت ئەو بۆنە کە تۆ بتوانانی ئەنجامت باشتر بێ و توانی لە چمپیۆنز لیگ ئەگەر هیچ حالەتێکی نەخوازیان ڕوو نەداکاوی کە بینیمان کە تۆ باز دەکەی لەگەڵ ڕۆماکە ڕیمۆنتادەیە یاخود ئەوانەی کە ڕوودەداتن زۆر جاران دەبینی لەگەڵ یۆڤانتسکە لەناو لە یاری یەکەمت سێ گۆڵ لێ بکرێت ئەوانە بەڕاستی کاریگەریە بوو لەسەر ئەوەی کا لە خولەکە بچێتە دەرێ بەڵام ئێستاش بەرشلۆنە دەتوانێت چێبرچێ بکە لەسەر نازناوەکان بەتاکیت بە تایبەتیش چمپیۆنز لیگ زۆر باشە ئەگەر لەسەر پێگاتی بەرشەلۆنە زیاتر بێ دووەم بە تایبەتی هێنانی ئارتۆرۆ ڤیداڵ پێدوایە چ گۆڕانکاریەکە بۆم پێگاتەیە لە کاتێکدا لە هەمان کادا هێنانی ئارسۆر میلۆ لە هێڵی ناوەند هەروەها مالکۆم دیۆلیڤێرای بەرازیلی ئەمە جگەلەوەی کە پێکیش بڕیاری وازێنانی لە یاریکردنی نێودەوڵەتیدا کەیتر تەنها بۆ بەرشەلۆنە خۆی تەرخانەکە. بەڵێ ڤیدال ڕاستی یاریزانێکی زۆر کاریگەر دەبی لە بەرشلۆنە لەبەرەوەی بە ڕۆشتنی ئینێستا هەرچەندە شێواز یاریکردنیان لە یەک ناسێ بەڵام یعنی شێواز یاریکردنیان زۆر فەرقی هەیە لەگەڵ ڤیدال بەڵام پتەوکردنی ناوەڕاستی دەبێتن ئەو کاتە زیاتر ڕێگا بە ڕاکێتیش دەدرێت کە زیاتر لە بەردەم یاری بکاتن کە بەبوونی ڤیدال و بۆسکێز و ڕاکێتیشکە ئەوانە بەڕاستی هێڵی ناوەڕاستی زۆر زۆر پتەو دەبێتن بە بەهێنانی چەند یاریزانێکی تری شەروە هەروەها بەرشلۆنە هەروەها تۆ باسی پیکیت کرد پیکیشکە لەگەڵ هەڵبژاردەی ئیسپانیا کە تەواو هیستریای ناکاوەش دەبێتە ئەوەی کە یاریزانە کەمتر ماندوو بێت کە بە تایبەتی کە بە تەمەنیشدا دەچێتن بەڵام ئەگە بین باسی وەکو تۆ باست کرد باسی بەرشلۆنە بکەین بەرشلۆنە ئەزمموی هەیە ئەزممون زۆر زۆر کاریگەری لەسەرەوەی کە لەلایەنی دەرونی ئەو یاریزانانە ئامادە بکرێن بۆ بردنەوە لە یاریەکان بۆ سەرکەوتن لە یاریەکان لەبەرەوەی تو خۆ دەزانی کە ئەگەر ئەزممون هەبێتن یاریزان کەمتر تووشی حمە دەبێت حمەی بە تایبەتی حمەی بیدایەکە زۆر جاران دەبینی یاریزان لە سەرەتا شپرزە دەبێت ئەو یاریزانانە خاوەن ئەزممونن لە یاریەکان تووشی ئەو حالەتانە نابن کە یاریزانێکی تازە لا و یاریزانێکی تازە دەست بە یاری دەکاتن توش بێتن کەواتە تۆ لە یاریە چارن سازەکانیش پێویست بۆ زۆر یاریزانانە دەبێت پێویست بۆ یاریزانانە دەبێت کە بتوانن لە هاتووی جەستەی لیاقە بەدەنی خۆیان بتوانن بە شێوەیەکی زۆر تەواو و گونجاو لەسەر هەردوو گێمی یاریگا لەسەر هەردوو گێمی یاری تەوزیع بکەن کە تۆ بچۆن بتوانی لە هاتووی جەستەی خۆت بە شێوازێکی وا تەوزیع بکەیت کە تا کۆتایی بتوانانی یاری بکەیت هەرچەند دەبینین لە لاوەکان زیاتر ئەو شتانە کەمتر پەیڕەو دەکرێتن و هەر بە حەماس بۆ یاری دەکەن کەواتە تۆ بوونی ئەزممون لە بەرشلۆنە بوونی ڕاهێنەرێک هێنانی چەند دەستکەوتێک ئەو بەڕاستی زۆر کاریگەری دەبەوەی وەکو باسم کرد بەرشلۆنە بتوانێت ئاستی باش بێتن و بتوانێت لە ناوخۆ لە چمپیۆنز لیگ ئەنجامی باش بێتن. بەڵێ وەک لای هەمووان ئاشکرایە لەگەڵ ناوهێنانی بەرشلۆنە لە خولی لیگەی ئیسپانی کە ئەمساڵ جارێکتر بەرشەلۆنە کە هەڵگری نازناوەکەش وەکو پاڵێوراوی یەکەمی لیگە سیر دەکرێت کە بۆ بردنەوەی نازناوەکە ڕکابەرانی بەرشلۆنە لە وەرزەکانی ڕابردوو ڕاستە وەرزێک ئەتلێتیکۆ مەدرید نازناوەکەی برد وەرزێکی ڕکابەری بەرشلۆنەی کرد لە وەرزی ڕابردووش دووەمی لیگەی ئیسپانی بوو بەڵام ئەو ڕکابەریە نەبوو بۆ بەرشلۆنە کە تووشی ئاستەنگ بێتەوە بەردەوام ناوی ڕیال مەدرید دێنرا دواتر ئەتلێتیکۆ مەدرید بەڵام پێدوای بارودۆخی ئەم ساڵی خولی لیگەی ئیسپانی چۆن بێ یانەکانی ڕکابەری بەرشەلۆنە وەکو ئاماژەشم پێکرد بەرشەلۆنە و پاڵێوراوی یەکەم سیر دەکرێت بەڵام ڕکابەرانی بەرشەلۆنە ئەم ساڵ لە لیگا چۆن بن و خولی لیگەی ئیسپانی بۆ چوونی تۆ لەبارەیەوە چۆنە؟ بەڵێ لالیگا ڕاستی بە ڕۆشتنی زێدان و ڕۆناڵدۆ نوعاًما هەز دەکەم ئەو شەوق و بریقەی کە هەیەی لەدەست دەداتن چونکە بەڕاستی پێت بڵێم ریال مەدرید باوەڕ ناکەم بتوانێت بگاتەوە ئەو ئاستەی کە پێشتری هەی بووە هەرچەندە نازناوەکەی بەدەستنێ بەڵام تۆ گەر یاریەکانی ریال مەدرید تەماشا بکەی زۆر بە ئاست یاری کردووە هەندێک یاری دۆڕاوە بەڵام ئاستی هەبووە بەڵام بە ڕۆشتنی زێدان باوەڕ ناکەم کە یعنی هەرچەندە تۆپی پێشە بەڵام تۆ 38 یاری سەختە بتوانانی پێشبڕچێ بکەی بۆ کۆمەڵە لاوەی کە هاتیان بتوانانی بڵێ بە تەنها بە بێڵ بتوانم ئەمون گۆڵ تۆمار بکەم هەر هەڵبژاردەیەک هێرشی ترسنا هەر عەفوو هەریانەیەک هێرشی ترسنا چکەم بوو بزانە یانەیە لە چێشەیە
ئێمە بینیمان لە جامی سوپەرکە حسابکە پێکاتەی سەرەکی ڕیال مەدرید ئەوە بووکە ئەمە بینیمان. بەڵام وەکو ئەگەبین باسی لالیگا بکەین دەبینین ئەو ساڵ بە تایبەتی ئەتلتیکۆ مەدرید بەڕاستی لایەنە هەرە لە پێشەکان دەبێتن، یعنی من ئەتلتیکۆ مەدرید زیاتر بە منافسی بەرشلۆنە دەزانم وەک لەوەی ڕیال مەدرید ئێستا کە تێدایە، چونکە سەقام گیرە ڕاهێنەرێکی بەتوانە شێوازی یاریکردن خوێندنەوەی بۆ یاریەکان باسی سیمیۆنی دەکەم خوێندنەوەی بۆ یاریەکان یعنی هەموو ئەو شتانێک کە هەیە لە ئەتلتیکۆ مەدرید پێشبین دەکرێت لە چەند ساڵی داهاتوش ئەتلتیکۆ مەدرید ئاستی بەرەو پێش بڕۆت. دەبینین کێربی ئەتلتیکۆ مەدرید سەبر لە بەرزبوونە وەنیە بڵێ حالەتێکی سەقامگیری پێ بوو، بەڵام دەبینین ئێستا لە بەرزبوونە بەبردنەوەی یۆروپا لیگ و بە جامی سوپەر کە دەستی پێکرد واهێنانی یاریزان وەنەهێشتنی ڕۆشتنی یاریزانەکانی ئەتلتیکۆ مەدرید لە ئاستێکی بەرزە بتوانێت لەگەڵ بەرشلۆنا بتوانێت چێبڕچێ بکات لەسەر لالیگا ئەگەر باسی لالیگا بکەین. بەڵام بە دووری دەزانم کە ڕیال مەدرید ئەم ساڵەکە بتوانێتن نازانم لە چەند ساڵیدا بێ، بەڵام بە دووری بزانم هەم بە ئاستم بە ئەنجام ڕیال مەدرید بتوانێت ئاستێکی زۆر باش پیشان بدات. باشە ئەگەر باسێک لە ڤالێنسیا بکەم ڕەنگە کۆمەڵێک هاندەری تایبەت بە ڤالێنسیامان هەبێت لە کوردستانیشا بە تایبەتی کە لە وەرزی ئەمساڵ ڤالێنسیا توانیوێتی بگەڕێتەوە پاڵاوانەتی چامپیۆنز لیگ تا ڕادێک ئەمیانەیەش خاوەنی کۆمەڵێک یاریزانی بەتوانای لە سەر جەمهێڵەکانە کە کۆمەڵە گۆڕانکاریشی گۆیش تا ڕادێک بە مانەوەی گارسیا و دواتریش کە کۆمەڵێک یاریزانی بەتواناش هاتوونەتە ئەم تیپەوە. پێ دوایە ڤالێنسیا ئەمساڵ بتوانێت لە لیگە ئەنجامێک بدەستە بکاتیا خودەوە تا گەڕانەوەی ڤالێنسیا بۆ چامپیۆنز لیگ خۆی لە خۆیان دەستکەوتە بۆ میانە مێژووی کە ئێمە ساڵانێک لە تۆپی پێیا ڤالێنسیامان بینیوە لە کۆتاییەکانی چامپیۆنز لیگ ئیشتانانە دێچێک بۆ لەو تیپانەی کە 2 ساڵ لەسەرێک گەیشتۆتە کۆتایی چامپیۆنز لیگ بەرامبەر یانەکانی بایرن مونیخ و ڕیال مەدرید شکستی خوارد. زۆر ڕاستە ڤالێنسیا چەند ساڵێکە بە بوونیمان دێتەوە کۆمەڵێک یاریزانی توانی ئاستێکی زۆر بەرز پیشان بدا لە چامپیۆنز. ئێمە گەر بین باسی هەموو لالیگا بکەین بەڵێ ڤالێنسیا یانەیەکی بەهێزە چەقی ئیسپانیا کە دەتوانێت ئاستی لە هەندێک یاریەکان زۆر بەرزە کە دەبینی دەڵێن ئەو یانەیە دەتوانێت بەرەو پێش بڕە، بەڵام دەبینین لەگەڵ یانە گەورەکان ئەنجامی باش نابێتن. ڤالێنسیا و ئیشبیلیا کە هەروەها ڤیاریال ئەو یانانە کە بەڕاستی یانەی بەهێزن، بەڵام بە تایبەتی لەو لەگەڵ یاریکردن لەگەڵ یانە گەورەکان ئەنجامیان باش نابێ، ئەوەش کە خۆی لە خۆیدا دەبێتەوە کاری شکست لە بۆی کە ناسەقامگیریەک دەبێتن لە ئەنجامەکانی کە هەیەە، ینی ئەنجامی لە یاریەک بۆ یاریچکە جیاوازە. بۆیە بەڕاستی من وەکو تۆ ئاماژەت پێ کرد من بە دووری دەزانم ڤالێنسیا بگاتەوە ئاستەی کە لە لالیگا بگاتە پێش، بەڵام وەکو یۆروپا لیگ تۆ ئیسپانیا ناوێکی گەورەیە تۆ بتوانانی نوێنەرایەتی ئیسپانیا بکەیت لە نوێنەرایەتی یانەکانی ئیسپانیا بکەیت لە چامپیۆنز ئەوەش بەڕاستی ناوێکی گەورەیە احتیمال هەیە لە کۆمەڵەیەکی ئاسان بێ یاخود بتوانێت بە شێوازێک لە شێوازەکان بتوانێت ئاستێکی باش بتوانێت بێتە ئەزمونێک بۆ هەرنا ئەگە بۆ ئەم ساڵیش نەوێ بۆ ساڵیدا بێت لە خولی ئیسپانی بتوانێت ئاستەکەی زیاتر بەرەو پێش بات. بەڵێ لە کۆتایی بەرنامەکەمدا سپاسی ئامادەبوونی بەڕێز مامۆستا ئامانج مەحموود ڕاهێنەروشی کەرەوەرچیەکەم کە لە ستۆدیۆکانمان لە شاری ئەولێر لەگەڵمان ئامادە بووی. سپاس باوکاران لە ژووری کۆنتڕۆلەر و لە ستۆدیۆکانمان لە شاری ئەولێر. ئایزانم بەرنامەم جاروی دەروی یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم. هەر شاد.